یارانە کوردەوار وەختتان وەخێر. ئێمە لە دیبەیتەکانە پێشووترا وتمان کە دەسەڵات مڵکە گشتیە و ئێمە وتمان پارتی و یەکێتی و تەمامی ئەو حیزبانەی کە بەناوە کورد خەریکن قساکەن حیزبهای دروستکراوە دەستکردە دەستگای ئیستیخباراتیەکانە منتەقەن. دەنا هیچ کام لەمانە دەرئەسەرە مشتومڕە کۆمەڵایەتی، دەرئەسەرە تەفەککوڕکردن و بیرکردنەوە و دەرئەسەرە ئەوەی کە ئینسانە کوردی گەرەکی بێت بۆ خۆی بیرێک لە وجودە خۆی بکاتەوە، بیرێک لە دەسەڵاتە خۆی و لە سەرزەمینە خۆی بکاتەوە دروست نەوکەن. شاید بەهۆی ئەوەی کە ئەمانە حدودە 100 ساڵە بە هەموو میدیا و تریبون و تاریخ و مێژوویە کە تۆماریان کردووە خۆیان بە عنوانە واقع ئەمر سەپاندووە بە ساحە سیاسیەکە. بۆیە لە ناو مێشکە مردمە ئێمە جێ ناکاتەوە خاستێ ناگەن ئەمانە چۆن دروست کراوە دەسە داگیرکەرانە سەرزەمینە کوردەوارن. ڕاپەڕیوانێک لە ناو شارەکانە مەوجودن، دەبێ یەکشت دەبیر نەکەن. ئێمە ناوێ لەبەر ئەوەی قین و ڕقی هاوسێکەمان هەڵسێنین مناڵەکانە خۆمان بکوژین. ئەمە پندێکی پێشینیانە. ئەمە بەو معناسە ئێمە وەختێ ئێژین دەسەڵات مڵکە گشتیە و دەسەڵات مڵکە ئێمەس، بەو معناسە وەختێ گەرەکمانە لە دەستی پارتی و یەکێتی دەریبێرین لە دەستە دەوڵەتە مەرکەزە عێراقیش دەریتێرین، لە دەسە ئەو دەوڵەتە فاسدە گەندەڵە ئێران دانێرەی بەخاو و ئەمریکا و جوولەکە دەبێ دەریبێرین. بزانن ئەوەی کە ئێوە خەریکن ئەیوێنن هەر بۆ خاتری ئەوەی کە باش فۆکۆسی لێ بکەن و باش فەزاکە بوێنن، بە تایبەتی ئەوانەتانە و ئەفرە حەز ئەکا بە عەرزە واقع و قسەی دیپلۆماتیک ئەکا و بەحسە سیاسی و یاسا و قەوانینە بینوملەلیەکە. ئێمە بینە سەر ئەمەی کە با بیرکەین و بێژین ئەم کناراوە کە ناوی حکوومەتە هەرێمە بەڕاستی بنەماڵەی تاڵەبانی و بارزانی دەسەڵاتێکیان تیا دەستەبەر کردگە کە ئەترسن لە دوژمنانە دەوروبەریان کە ئەم دەسەڵاتیان لێ بسێنن. ئەوەی کە ئیستە پێ ئێژن قەیرانە موچە و لەگەڵە بەغاگەیگن بە بۆمبەس و کلاپس و ئەمانە هەردانوسان ئەکەن با من ئەدەبیات و ئەلفبایە ئەوەڵیەیە مزاکرات بە ئێوە بێژم. ئێوە وا خیاڵکەن ئەم حکوومەتە حەلیمە حکوومەتە هەرێمە و وا خیاڵکەن کە ئەنەهوو ئەمانە حیزبێکی کوردی بووگن و ئیستەتوانی گیانە دوای 70 ساڵ شەڕ کیانێکی بچووکی دووفاکتۆ بۆ خۆیان دروستکەن. یعنی ئەم ئیدعا کە ئەمانە لەگەڵە حکوومەتە مەرکەزیە عێراقیە دەرکەوتگن و شکستیان پێ هاوردگە و قشەڕە قارەمانانەیان کردگە و ئیستە تەپیانداگە بەسەرە مردم. ئەمانە ساڵە 2003 چوون و دەستورە عێراقیان نووسا حکوومەتە عێراقیان دانیا، یعنی خۆیان بەشێکن بەدەنەیەکن لە دەوڵەتە عێراقی. پس لەگرا فەرقە فیما بینە کازمی و مەسعود بارزانی موجود نییە، هیچ فەرقێکیان تەکە یەکتریان نییە. بگرە کازمی چون ڕواڵەتەکەی عەرەبە شێعەس قەشەنگتر دیارە تا بنە جوولەکەی وەکو مەسعود بارزانی و بنەماڵەی تاڵەبانی. لەگرا یەکچت مەوجودە و یەکچت هەنووز کە هەنووزە وا لە مشتە ئێمەی کووردە. ئەوە چییە؟ ئەوە ناوبردنە لە کووردە، لە ژێرە ناو کووردا دروستکردنە هەرێمە و ناو هاوردنێسی لە سەتحە جەهانی و بینوملەلیە. ئێستا حکوومەتە حەلیمە کوردستان تەکە بەغا زاهیرەن بووگە بە شەڕیان و لەسەر داهات بووگە بە کێشەیان و بەغا بووجە ناهەنێرێ کە ئەمانە سەرفی بکەن. با ئێمەوە فکرکەین سەناریۆکە واسە. ئیستە حکوومەتە هەرێم گەرەکی بڕواتەکە بەغا دانووسان بکە. بزانن لە ناو سیاسەتە شەڕ بەشێکە لە سیاست، مزاکرە بەشێکە لە سیاست، دانووسان بەشێکە لە سیاست. تۆ دەبێ هەموو کەرەستەکانی بەردەست بەکاربێنی، هەروواکە لە شەڕا ئەبێ سەرکەوی، دەبێ لە جەبهەی مفاوزاتیشە سەرکەوی.
با بێم بزانین کەرەستەکانە حکوومەتە هەرێم چ بوو. کەرەستەکانە حکوومەتە هەرێم بۆ خاترێەوەی مفاوزات بکە و فشار بخاتە سەربەغا چ بوو؟ یەکێکیان ئەمە بوو. ئەوانەی کە مشە خوەر و موچە خوەر و بندیوارانە خوەر و نادروسە دەسە خۆیانن بیان هێنێتە ناو شەقامەکانەوە. پەلامارە دام و دەستگایە فدراڵە عێراقی بدەن، تەهدیدە بەغا بکەن و بێژن ئەگەر ئەمە و خواستەکانیان جێبەجێنەوێت فڵان کارەکەین. مەسەڵەن شەڕە بەغاکەین، مەسەڵەن پەلامارە کەرکووکە دەین، مەسەڵەن مزاهرات تا بەغا ئەوەین. بۆ لەبەرەوەی حکوومەتە بەغا بترسێ بێژێ لە حەلیم و خەڵک مزاهرە ئەکا ئەی خاتە ناوە خانەقەین و کەرکووک و ئەی خاتە ناوە تکریت و ئەی خاتە ناوە مووسڵ و بەرە و بەغا تێرێتی. ئێوە ئەوێنن ئەم اتفاقە ناکەفێ بە پێچەوانە. ئەمانە کەی وەفدە هەنێرن بۆ بەغا وەختی ڕاپەڕیوانە ئەم سەرزەمینە وانە خیابان بنگە و بارەکاکانیان ئەسووتێنن. دەیتۆ لە ڕووبەرە بەغاوە بە سیاسەتۆ دیارە پشتیوانی خەڵکت نییە، دیارە لە ناو دڵە خەڵکا مەوجود نییە، خەڵک پشتە تۆ ناگرێت و تۆ لە لاوااسترین حاڵەتە خۆتای. تۆ چۆن لە لاوااسترین حاڵەتە خۆتا ئەچی بۆ مفاوزات؟ چۆن؟ بزانن لە نێوانە شەڕ ئێران و عێراقا ساڵە 1983 حکوومەتە ئێران ئەیوت زەمانە ئێمە ئاگر بەسەکەین لەگەڵ عێراقا کە بتوانین تا بەسرە بڕۆین. وەختی خاکە عێراقمان بەدەسوێ لەسەر مێزی مفاوزاتە ڕاحەتتر ئەتوانین بە نەتیجە بگەین. تەوەجۆکەی مەسەڵەن ئۆردوغان گەرەکی بوو لە ئوروپا باج بسێنێ، ئەیوت سنوورەکان ئەکەم و 6 ملیۆن پەنابەر ئەڕژێنمە ناوە ئوروپا تا ئوروپا بێتەکە ئۆردوغانە دانووسان بکە ساڵێ 6 ملیار دۆلار پوڵی پێبە. ئەهرومی بەدەسۆ بوو، کەرەسەی بەدەسۆ بوو، فشار بێرێ. ئیستا ئەمە بە ئێوە چی ئێژێ؟ ئیستا ئەوە بە ئێمە ئێژێت کە بەغا و حکوومەتە هەرێم هەروواکە ڕاپەڕین تەحلیلی ئەکا یەکیکن. بۆ ئەم حکوومەتە هەرێمە دروست کریاگە ئەم حکوومەتە هەرێمە بە تەوافق جوولەکەی جەهانی و ئەمریکا و دەوڵەتە عێراقی و دەوڵەتە ئێرانی و دەوڵەتە تورکی دانریاگە لەبەر ئەوەی شکستێکی گەورەی عەزیمی دەرونی بە هەموو ئینسانە کوردی و بە جەهانە کوردی بێرێ. بیکا بە نمونەیەکی فاسدی گەندەڵی نەخوازراو لەلایەنە ئومەتی کوردیوە و ئومەتێکی فاسدی هاڕیاگی نادرووسی برسی موچەبازی نانبازی لێ دروست کریاکە. دەیتا بە ئەم دەقیقە تەمامە مەسائلەکان ئاماژە بە دروستی ئەم تەحلیلە ئێمە ئەکا. بزانن ئەم مێژووە ئەمانە دروستیان کردگە، مێژوویەکە پڕە لە شکەست، مێژوویەکە پڕە لە سەرشۆڕی، مێژوویەکە پڕە لە داتەپیاگی، مێژوویەکە پڕە لە فەسادە عەقڵ، مێژوویەکە پڕە لە گەندەڵی ڕۆحی و ئەمیانە نەفقەت بە خەڵکە سلێمانی و خانەقەین و کەرکووک و کەلار کردگە، ئەمیانە بە خەڵکە مەهاباد و سەقز و کرماشان و هەمەدان و ئیلامیش کردگە، بە خەڵکە دیار بەکریش کردگە. ئەزمونە ئەمانە ئەزمونە مشتێ بنەجوولەکەی شکست خواردووی ترسە زاوەری نادروسە و مردمەکەی ئێمەیان لە خیرەت و لە پیاوەتی خەست. سوال پرسیار ئەمانە چۆن وانە زوعفی تەواوە ئەڕۆن بۆ دانووسان؟ دەی من تەماشا ئەکەم پارتی و یەکێتی پێگەی مردمیان نییە، خەڵک حەزیان پێ ناکا، خەڵک بەردیان تێ ئەگرێ. ئەمانە کێشە شەواڵەکانیان کێشە لاسیکی شەواڵەکانیان بڕیاگە شەواڵ کەوتکەست دەمە قاپیان قونیشیان وا لە سەری دەسا.
من بۆچی ئێشێ باج بەمانە بام بۆ ئێشێ بیدەم لەسەر چی یەک پارچەی خاکە عێراق ناپارێزن هێز تێرنە مەیدان و ئەڕۆن ئیستە کەرکووک ئەگرن یاڵڵا سوارە پیکابەکانیان ئەون بەرەو بەغا ئەڕۆن ئێژن ئێمە بەشێکین لە دەوڵەتە عێراقی وە لە گرا چوون بەشێکین لە دەوڵەتە عێراقی ئەمانە بووگن بە عاملینە فسادە بەسەر خاکە عێراقۆ ئەمانە حکوومەتە تائیفی ئەکەن حکوومەتە شیعە و سنی ئەکەن ئەمانە سەرزەمینە عێراقیان کردکردگە لە ژێرە ئەم بیانوە هێزە حیزە پێشمەرگەیان ئەجوڵاند بەرەو کەرکووک و بەرەو مووسڵ و بەرەو بەغا دەیتۆ ئەوێنیە متفاقە نەکەوت ئەمان 2 ملیۆن ئاوارەی عەرەبە تکریتی و مووسڵی و تەمامە ئەو جێگانەی کە داعشە دەستکردیان بۆیانی هەناردووە لە هەرێمە کوردستانە وەلێ تۆ ناوێنی ئەمانە لە کارتە ئەمانە بە عینوانە هێز بە عینوانە مزاهرەچی بە عینوانە ئەوەی کە ئەمانە بگەڕێنەوە سەر جێگەی خۆیان کەڵک وەربگرن پرسیار بۆ نایکەن بزانە ئێوە 150 میدیاتان وا لە بەردەسا ئێوە ئەوێنن ئەمانە هەر کە لە زلە و هەر ئینسانە تێهەڵدریاگە ئەحمەقە لە ژێرە ناوە پسپۆڕ و تێگەیشت و ڕۆژنامەوان و ئوستاز دانشگا تێرنی باس دانوسان و موچەتیت و موچەنایەت و دانوسانەکەین و دانوسان ناکەین و دانوسانەکەین و دانوسان ناکەین باسەکەن کەس بۆ ئێوە نایژێ ئەرێ لەکوێی دنیا تۆ کە لە پێگەی زوعفابی ئەڕۆی بۆ دانوسان تۆ لەکوێی دنیا لە پێگەی زوعفابی سڵحەکەی چۆن سڵحەکەی سڵح زەمانێک ئەکرێ کە هیچ کام نەتوانێ ئەوێکی لەناو بووە چۆن سڵحەکەی ئەمە خەریکە بە ئێمەی ڕاپەڕیوی یەک شتێژێ خاوەندارێتی بکەن لە دەسەڵاتە خۆتان دەسەڵات مڵکە گشتیە حکوومەتە هەرێم حیچێ نییە حکوومەتە هەرێم بەشێکە لە عێراق فەشەل حکوومەتە هەرێم هەر وەکو سەربازەکانی هەرێم و وەکو سەربازەکانی عێراق و وەکو حەشت و شەعبی مشتێ فاسدە معتادە پولەکیە ڕۆح فاسدن وا بە فوویەکی ئومەت و ئەڕۆخێن با بزانن ئەم تەئاترە کە ئەیکەن تەئاترێکە کە لێو دوای ئەم شکستە کە بە ئێمەیان هاورد و دوای ئەم ئەزمونە تاڵە کە بە ئێمەیان دا و دوای ئەم فەسادە کە بە وجودە ئێمەیان کرد لە پڕێکێژن خوا هەڵی ناگرێت و شێوەکەی با بگۆڕین بیکەینە شێوەیەکی تر بنەماڵی تاڵەبانی و بارزانی مەئموریەتە خۆیان جێبەجێ کرد کارەکانە خۆیان جێبەجێ کرد لە ئێمە ملەتێکی شکست خواردووی فاسدی ڕۆح فاسدی بێ ئێرادەی تەسلیم بووگە حەز بە داگیرکەران و متەجاوزینە دەور و بەرە خۆمان کرد دروست کرا ئێستا قۆناغی ئاخرە قۆناغی ئاخرە هاوکات لەگەر ئاڵوگۆڕەکانە دەوڵەتە ئێرانی و جێبەجێیەکانە جێنشینیەکەی عەلیە خامنەئی قەبارەیە دەوڵەتە عێراقیش بڕەخوا قەبارەیە دەوڵەتە عێراق کە تا بە ئیمڕۆژیش لە ژێرە دەسە دەوڵەتە جوولەکەی ئانوسیە ئێرانی بووگە بەیانی بە شێوەیەکی ڕسمی ئەلکێتەوە بە ئێرانە دموکراتە سکولارە شاهەنشاهیە خەلیفەیە وەلایەتی چه اتفاقێگە کەفێ لەم وەسەتە ئاماج کوردە ئاماج جیهانە کوردیە ئاماج لە بینبردنی خولیای ئینسانە کوردیە ئاماج کوشتنی ئارزووەکانی خەڵکی کفری و کەلار و هەڵەبجە و سلێمانی و ئەوانە بوون وا هاتنە خیابان و وتیان ئێمە مەوجودین وتیان ئێمە خۆمان سەردارین ئێمە خۆمان شاین ئێمە خۆمان سڵتانین و ئێمە ئەم فەزاحەت و بێکەرامەتی و هاڕیاگی قبوڵ ناکەین ئیستا ڕووی دەمە من لە خۆمانە یعنی ئەوانەی ڕاپەڕیون و ئەوانەی گەرەکیانە ئەم ڕاپەڕینە بەردەوام بکەن تا بتوانێ هەموو خاکە کوردەوار بتەنێتەوە
قۆناغترە ڕاپەڕین قۆناغترە ڕاپەڕین بە وشیاری مطلق و ناوتنە بە دەوڵەتە مەرکەزیە عێراقی دەوڵەتە مەرکەزیە عێراقی و پارتی و یەکێتی یاکێکن گشتیان هاتگن وجودە ئێمە نابوو دەکەن ئێمە ئێشێ یەک بار بۆ هەمیشە لەم تاریخە حتا ئەگەر بە زۆر پێمانیان وت کە عێراقی بیر لەوە بکەینەوە بەغا بگرین بزانن بە زۆر 100 ساڵە بە منە کرماشانی ئێژن ئێرانی کەچی خۆم نەخۆم بە ئێرانی ئەزانم و ناز و خەمزەیشۆ خۆم وە کورد ئەزانم دێ ئەمە ئەوێت و ساحەوە ئەوەی کە تۆ بیر لە گرتنە تاران ناکەیتەوە بەڵام ئەو بیر لە گرتنە شارە تۆی کردگەسۆ هیچ بە زۆر گەرەکی تۆ بکات و ئێرانی بە زۆر گەرەکی شناسە تۆ لە بین بووە بۆ ئێمەی خەڵکە هەڵەبجە بیر لەوە ناکەینەوە بەغا بگرین بۆ مەگە مەڵکە خۆمان نییە مەگەر ئێمە لە ژێرە ناوە ئەم عێراق و مەواڵتنیە ئەم عێراقە 100 ساڵە ناکوژرین بۆ ئێمە ناتوانین بڕۆینە بەغا دەنگمان دلێروێ بۆ شێعەی حیزە بەسراوی بنە جوولەکە ئەتوانێ ئیدعای سەرزەمینە ئێمە بکە ئێمە بۆ ناتوانین پس تۆ ئەوێنی لەم ساتە وەختەوە لەو سەرزەمینە فەشەل هاوردگە لەو فەیڵد ئەستەیتەی بەناوە عێراق فەساد حتا عمق و حتا دەروونە جامعە و دەروونە ئینسانەکان چووگە ساتە وەختە ڕاپەڕین گرتنە قەبارەیە سەرزەمینیە عێراقە کازمی بەرهەم ساڵح بنەماڵەی تاڵەبانی و بارزانی یاکێکن ئەمە گشتی بازیە بازی ئەکەن ئێوە مەشغوڵ ئەکەن مەشغوڵتان ئەکەن بەم بازیە و دەرەنجام ئەم بازیە شکستە ڕۆحی و ڕەوانی معرفەتی گەورەئی و ئینسانیەتە جیهانە کوردی و ئینسانە کوردیە ئێمە کە لەم بازیە ئینە دەرۆ خروجیەکەی ئەم بازیە ئەبێ بە ئینسانە هاڕیاکترە کورد ئەبێ بە ئینسانە دۆڕیاکترە کورد ئەبێ بە ئینسانێکی کوردی وا چەپڵە ئەخاو فیکە ئەکێشێت با کازمی بێتۆ و عێراق بێتۆ و حەزی پێ ئەەکەین لە ئەسڵا کازمی بۆ هیچ شوێن نەڕیگە کازمی مەوجودە عێراقە فدراڵ مەوجودە بەڵام پرسیار ئەمەسە یارانە ڕاپەڕین ئێمە بۆ ئێشێ فیکە بکێشین بە دیارە حکوومەتە فدراڵە عێراق و بۆ ناوێ خەڵکە بەغا فیکە بکێشی بە دیارە قارەمانێتی ئێمەوە ئێمە بەغا بگرین لە دەسە ئەم مشتە فاسدە درۆزنە بێشەرەفەی ئانوسیەی جوولەکە دەریبێرین بۆ ناتوانین مەسال ئەمەسە حکوومەتە عێراق حکوومەتێکی کارتۆنیە حکوومەتێکی بۆشە حکوومەتێکی بەتاڵە خەریکن ئێمە ئەخەڵەتێنن ئەم بازیە گشتی بازیە ئەنا هەر کەسێک کە خۆی بەهێز بزانێ لە کاتی زۆعف و ناچێتە خیابان ئەگەر من پارتی و یەکێتی بوایەمە هەرچی ڕۆژە 1 ملیۆن خەڵکمە هاوردە ناوە شەقام خەڵکە توورە ڕۆژ بە ڕۆژ تووڕێیەکانم گەورە کرد پەلاماریانم ئەدا بەرەو کەرکووک و خانەقەین و دووسخورمات و بەرەو مووسڵ لەبەر ئەوەی بیان خەمەناوە شکست ئەگەر من دەسەڵات بوایەمە لە هەرێمە کوردەوارە ئێستا لە بەغام مزاهراتم ئەکرد لە دەروون و لە دەرۆ بەهێز نظامی تهدید حکوومەتە عێراقیم ئەکرد ئەگەر لە خەڵکی بکوژی و پەلامارە خەڵکی بەئی پەلامارت ئەدەم و ئەتخەم و لە ژێرە ئێعترازاتە بەغا کە ئەوان تەقەیان لە خەڵکی ئەکرد منیش هێز نظامیم ئەجوڵاندەوە بە بیانووی ئازادکردنە خەڵکە بەغا پەلامارە حکوومەتە مەرکەزیە عێراقم ئەدا بۆ ئەمیشە لە 2 ملیۆن عەرەبەکەی بەردەسم کەڵکم وەرەگرت تا بەغا بگرم ئەم حیزە و دەرپێداکەندنە بۆ بەغا یعنی چی؟ یعنی چی؟ مەگەر ئەمە عێراق نییە مەگەر ئەمانە جۆزە یاسای عێراق نیەن بە بیانوویە پشتیوانیکردنە لە خەڵکە عێراق بە بیانوویە مبارزەکردنە لەگەڵە فەسادا هیچ یاسایەکی بینوملەلی بەر بە من ناگرێت کە من پەلامارە بەغا بم بۆ نایکەن
من ئەم سوالانە کە ئەەکەم ئەم پرسیارانە ئەەکەم تۆ خاستێ بفکری بفەهمی داستانەکە چییە؟ تەحلیلە ڕاپەڕین دروسە، ئەمانە گشتی بەرنامەس ئاخیر لە نیهایەتەوە ئەوەی ئێتە دەرەوە لەم بازیە کوردە هاڕیاگە، کوردە شکست خواردەگە، کوردە بێوریایی بێورەی هەڵشکیاگی ڕۆخیاگی داتەپیاگی فاسدکریاگە. خروجیەکە ئەمەسە. ئێمە کە ئەڕۆینە دەرەوە، ئێمە کە گەرەکمان ئەم ڕاپەڕینە بکەین، ئەم ڕاپەڕینەمان دژ بە تەمامی ساختاری دەسەڵاتی حکوومەتی عێراقیە، بە پارلەمانیەوە، بە یاسایەوە، بە کەسایەتیە سیاسیەکانیەوە، بە ورد و درسە بێشەرەفیەوە. ئێمە کە ڕاپەڕین گۆمەکە هەرچی قوڵتروێ مەلەی خۆشترە. ئێمە پەلامارە بەغا ئەدەین، خۆ ناڵین کەس بێتە ئەگرادارژێن. خەڵکە عێراق تەوانە ئەویانە نەوگە لە توو لە تاریخە 100 ساڵەیشیانە تەوانە ئەویانە نەوگە حکوومەتە مەرکەزی بڕۆخێنن و دائما لە ژێرە فشار و کوتیان و هاڕیانە بووگن و ئێمە ئەتوانین بەڕاحەتی تەببەینە سەرە بەغاوە بەغا بگرینە دەسەوە. لەذا ئەم فازە خەریکن ئەیوێنن، ئەی خونجنن و تێن و ئەچن و مفاوزاتە شکست خوارد و ئەکەن و کازەمی حەیتەرانەکە تا بەرەو هەڵبژاردن بمانوەن. فاسڵەیەکە کە ئێمە دەبێ قیامە خۆمان بتەو کردوێت و ڕاپەڕینە خۆمان بتەو کردوێت و تەشەنەی پێ بدەین ئەم بلە جوولەکە فاسدە حیزانەی حکوومەتە عێراقی و دەوڵەتە ئێرانی و ئەمریکا بخەین. ئەو جار ئێمە ئەمێنین و حکوومەتە عێراقی، ئێمە ئەبێ باڵەکانی دەرونی خۆمان، باڵەکانی جوولەکە، باڵەکانی ئەمریکا و ئێران و عێراق بخەین تا ئەو جار بتوانین تەکلیف خۆمان تەکە بەغا ڕۆشن بکەین و بەغا بگرین و بێرینە ژێرە مەچەکە خۆمان. ئەمە ئەو کارەسە ئێشێ بیکەین. ئەنا ئاسۆکە وا خەریکە بە ئێمە ئێژێت، لەمە تەنگتر ئەوێت و لەمە خراوتر ئەوێت و لەمە بێکرامەتتر ئەوین، لەمە هاڕیاکتر ئەوین، لەمە زیاتر ئەبین بە پیتەخەنەی مردم و قەرارە بمانکەن بە پیتەخەنەی مردم. ئەم جارە ئەگەر هاتینە خیابانەوە هەموو دەوڵەتە عێراقی منزورمانە، سووتاندنە ئاڵای عێراقە، سووتاندنە ئاڵایە حکوومەتە هەرێم و ئاڵا فاسدەکەی بنەماڵەی بنەجوولەکەی فاسدە بارزانیە. سووتاندن دام و دەستگاکایانە، دەستگردنم بەسەر دام و دەستگای ئەمنیەتیانە، مسلح بوونە و خەساندن و لە بینبردن و تارومارکردنە هێزە نظامیانە و ئەو جار هێزە ڕاپەڕی و ئینقلابی ڕوو ئەکاتە مووسڵ و ڕوو ئەکاتە کەرکووک و ڕوو ئەکات بەرەو بەغا ئەڕوا. با بێن، با دەوڵەتە فاسدە عێراقی بێن، با کازمیە ئیبنە شیعەی تۆخمە جوولەکە بێت، با بێن، با بەرهەم ساڵح نادروست بێت، با بێن، با ئەمانە بێن. ئەمە سەر ڕاپەڕینێ کە تۆ ئێشێ بۆی بڕۆی، نە ئەوەی کە قەتیس بمێنی تۆوە لە ناوت جەلە وەرگە و بنەماڵەی بارزانیە. ئەمانە گشتی کارتە بازین، مێزەکە مێزە پۆکەرە، لە ناوە ئەما کورد بە هەڕاج نریاگە، کورد ئێشێ نابود بێت و کورد ئێشێ بێت لە خۆی بکاتۆ لەگرا. ئەم دەسەڵاتە مڵکە گشتیە ئێمەس و ئەم قدرەتە ئەم پێگە ئەم تیکە وا لە دەستمان نایدەین بە کەس و نایەڵێن بە بازیکردن و خونجاندن و سەرگەرمکردن و خەڵەتاندنمان و ئەها چۆلەکەکە وا لە سەرت دارا و ئەها تێت و ئەها نایەت و کازمی تێت. من باوەڕم ئەمەنی ئەمانە فەرقەکەنتەکە کازمیە. من نایژم حکوومەتە فەدراڵیتی تۆ ئەم ئەزمونەمان ئەڕوا، ئەم ئەزمونە هەمان ئەزمونە کازمیە، یاکێکە بەڵام بە ناوێک و ئێمان خەڵەتان دەگە. ئەمە یەکێکە، یەک ئامانجی هەست، ئامانجی ئەوەسە ئینسانە کوردی، جەهانە کوردی و سەرزەمینە کوردەوار هەتایە ڕاست نەوێتویت لە شکستە، لە بێئرادەیە، لە فەسادە و لە تەجروبەیەکی تاریخی کەسیفە لە ژێرە ناوە کورد ناوێ ڕاست بێتەوە. بۆیە ئێمە دەسە ئەمانمانە خوێندگەس و ئەبێ ئەم ڕاپەڕینە بەردەوام بکەین و هەدەفە ئەم ڕاپەڕینە تەمامە ستراکچەر، تەمامە بنەمای دەوڵەتە عێراقیە و یەکەم جار لە کوردەوارەوە هەرچی حەزبە کەسیفە بێشەرەف و ڕێکخراوای منتەسەبە بمانەسە ئەبێ لە بونیان و هەڵتەکێن و لە بین بچن و ئەو جار ڕوو لە دەوڵەتە عێراقیە. نایەوە خۆش.